بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەوی سپێک دەگەینەوە. ئەمڕۆ یەکەم نازناوی گەورەی ئەوروپا ڕکابەری لەسەر دەکرێت. ڕاستە دوو سوپەرمان هەیە یەکلا بۆ تەوانێ و براوەکانیان دەرکەوتون سوپەری وڵاتان کە ئەویش پرێمەرلیگی ئینگلتەرای کە بەجامێکی دۆستانەی واروە سوپەری پرتوگالی بوو کە یانی پۆرتۆ بۆ پاڵەوان. دوو پاڵەوانمان هەیە لەم سەرەتای وەرزەوە کە پێویستەکە جارێکی ئاماژەی پێ بکەین. بەڵام ئەمڕۆ ئێمە باس لە پاڵەوانی یەکێک لە پاڵەوانێتیە گرنگەکانەکەین. لە کوی گشتی لە دەستپێکی وەرزا کاتێ هەر پاڵەوانێتێک دەست پێ دەکات ئێمە چیمانەیە؟ ئێمە دوو پاڵەوانێتی زۆر گەورەمانەیە کە ڕکابەری لەسەر دەکەن. ئەویش پاڵەوانێتیەکانی چین، پاڵەوانێتیەکانی چامپیۆنز لیگ و دواتر پاڵەوانێتی ئەوروپا لیگە کە ڕکابەریکی توندی لەسەرەوە تیپەکان ڕکابەریشی بێزی لەسەر دەکەن کە وەکوتمان ئاسی یەکەم چامپیۆنز لیگ و ئاسی دووەمی ئەوروپا لیگ کە ئەمە بۆ خۆی شانی قسە لەسەرکردن و شانی هەڵوەستە لەسەرکردن. ئێستا ئێمە نازناوێکمانەیە کە یوفا دایناوە بۆ پاڵەوانی ئەم دوو خولە، ئەوەی کە ئەوروپا لیگ دەباتەوە ئەوەی کە چامپیۆنز لیگ دەباتەوانێ یاریشی بۆ ڕێخستون لە ژێر ناوی سوپەری ئەوروپیە، واتە پاڵەوانی تەواوی ئەوروپا. ئێستا ئەتڵەنتا نوێنەری یانە لیڤڵ دووەکانە لە ئەوروپا، ڕیاڵ مەدرید نوێنەری یانە لیڤڵ یەکەکانە لە ئەوروپا. ئەم یاریە ئەنجام دەدات کە بۆی پاڵەوانێکی دیکەیان بۆ دەربخات لە نێوان لیڤڵە یەکەکان و لیڤڵە دووەکانە. بۆیە سوپەری ئەوروپا توانین بڵین لە دەستپێکی وەرزەکانە گرنگترین نازناوە لە کۆی ئەو نازناوانەی کە لە مانگی هێشتا ڕکابەری لەسەر دەکرێت لە چاو سوپەری خولەکان و سوپەرەکانی دیکە. سوپەری ئەوروپی لە هەمووان گرنگترە و دوو تیپی ڕوبەڕووی یاری ئەم شەویشمان هەردوویانەی ڕیاڵ مەدرید و ئەتڵەنتایە. جا هەر هاوڕێکی ئەگەر پرسیارێ بابەتێکی لەسەر بابەتەکان تکایە با لە چوارچێوەی تەوەری بەرنامەکەیە بێت، چونکە ئەگەر بزانن لە ماوەی ڕابردوو ئێمە باسی هەموو تیپەکانمان کردو و باسی هەموو خولەکانیشمان کردو دوورتان نزیک. بۆیە هەوڵ بەن ئەگەر پرسیارێکی شتان ئاڕاستە کرد با پابند بێ با یاری کۆتایی سوپەری ئەوروپا. دوو ڕاهێنەری ئیتالی ئەمڕۆ ڕوبەڕووی یەک دەبنەوەنێت. تەبعاً بە دیوێک لە دیوەکان بەرنامەیەکیان باسم لە خولی ئیتالی کرد کە خولی ئیتالی چۆتە کێرفێکی نوێ و ئەو ڕکابەری پریمەر لیگ دەگات لە پلەی یەکەمە و خولەکە بە واسێکی بەرزەوە وەرزی ڕابردوو 5 تیپی گەیشتە چامپیۆنز لیگ لە پێش ئەڵمانیا شۆ 5 تیپی ئیتالیا یەکلا بۆ چامپیۆنز لیگ. ئەمە بەرەو پێشچوونی و خولەیە بەشێک لە هاوڕێیان ناڕازی بوون لەوەی کە ئایان خولی ئیتالی نەخێر بەو جۆرە نیە. ئەوە تا ئێستا دەبینی دوو پاڵەوانێتی ئەوروپی کە کۆتایی هات چامپیۆنز لیگ و ئەوروپا لیگیش هەردووشی پاڵەوانەکانی ڕانەرەکانی ئیتالی بوون. ڕیاڵ مەدرید لەلایەن شڵۆتیەوە و هەروەها ئەتڵەنتا کە هەم تیپێکی ئیتالیە و هەم ڕانەرێکی ئیتالیش سەرپەرشتیەکە. کەواتە ئەو قسەی کە لە ڕابردوو کردمان بۆ تۆپی پێی ئیتالیا وردە وردە یانی بەرەو بوژانەوە دەچێت و ئەکرێت لە داهاتووە هەڵبژاردی تۆپی ئیتالیاش پشت بەو لاوانە بەستێک ئەنجامەکانیان لە پاڵەوانێتیەکانی تازە پێگەشتوان و سەر و تازە پێگەشتوانە ئەنجامێکی باش بووە ئەکرێ بڵین ئیتالیا دەگەڕێتەوە سەر ڕێگەیەکی ڕازی ئیتالیایەکی نوێ دروست دەبێتەوە. بەڵام ئێستا نا. بەڵام ئێمە سەبارەت بە خولەکان قسەکەین. ئەوە تا ئەم شەو دوو ڕاهێنەری ئیتالیمان هەیە کە لەسەر پاڵەوانێتی سوپەری ئەوروپی ڕکابەری دەکەن. ئەویش جیامپیرۆ گاسپەرینی لە ئەتڵەنتا و هەروەها کارلۆ ئانشلۆتی لە ڕیاڵ مەدرید. طبعاً کۆمەڵێ بابەت هەیە لەسەر ڕیاڵ مەدرید کە پێویستەکە باسی بکەین و دڵنیان پرسیارێکی شەلای زۆرێکتان. ئێستا تەمان شەوی ڕابردووش کاماڤینگا تووشی پێکانات کە باگەرێکی زۆر لە یاری ئەم شەو کاماڤینگا بەشداری ناکە. ئەوەی گرنگە بۆ ڕیاڵ مەدرید ئەمڕۆ فۆکسی تەواوی هاندەرانی لەسەرە و فۆکسی تەواوی بینەری فوتبۆڵی لەسەر و فۆکسی تەواوی یاریزانەکانی لەسرە. ڕووداوێکی گرنگە نازناوی سوپەری ئەوروپا نییە کە ڕیاڵ مەدرید بیباتەوە یا بۆ نمونە ئەتڵەنتا بیباتەوە، بەڵکو ئەم شەو بەشێکی چاوەکان
لەسەر ئەنجامدانی یەکەم یاری فەرمی کیلیان مباپێ بۆ یانەی ڕیال مەدرید. چۆن ئەمە؟ لە ماوەی ڕابردوو ئێمە لە ساڵی 2020ەوە کورە لە هەژدەوە و کاتێک کە مباپێ لە مۆناکۆ چۆ پاریس سەن ژەرمان، مباپێ بۆ ڕیال مەدرید، ساڵی دواتر مباپێ بۆ ڕیال، مباپێ بۆ ڕیال، مباپێ بۆ ڕیال، مباپێ گرێبەسی لەگەڵ ڕیال کرد هەروانە بوو، مباپێ بۆ ڕیال هەر نەهات، لە کۆتایە مباپێ بۆ ڕیال. عنی ئێمە 7 ساڵە لەم دەورانەیە خولەینەوانێ، لە 18 ساڵیەوە باسیاتنی مباپێ دەکرێت بۆ ڕیال مەدرید. ئێستا ئەو هەواڵەی کە 7 ساڵە ئێمەی سەرقاڵ کردووە، ئەو هەواڵەی کە 7 ساڵە مێشتی ئێمەی مەژغوڵ کردووە، ئەو هەواڵەی کە چەند ساڵە ئێمەی لە شیکارەکانە بە هەڵە بردووە و دوایی ڕێکی کردوینەتەوە بە هەڵەی بردوینەتەوانێت لەوە یاتۆتە ڕیاڵ و تەواو بۆ و دوایی ناتوە. ئێستا لە ئەمری واقعای کیلیان مباپێ یاریزانی یانەی ڕیال مەدریدە. بۆیە یعنی ناکرێت تۆ ئەم هەواڵەی 7 ساڵی ڕابردوو لە یادکەی. من بە دڵنیایی پێ دەڵێم زۆرێکی چاوەکانی ئەم شەو کەسە یاری سوپەری ئەوروپیەکە ئەوەندەی فۆکسەکە لەسەرەوەی مباپێ چی ئەکا لەگەڵ ڕیال مەدریددا و ڕیال مەدرید بۆ ئەوەندە چاوەڕێم یاریزانەی کردووە، ئەوەندە فۆکسەکە لەسەرەوە نییە کە ڕیال مەدرید نازناوی سوپەری ئەوروپی بێتەوە، کە ئەگەرچی یەکەم یاریشە کە دایم لە یەکەم یارەکانە قورسە یاریزان بتوانێت هەموو ئاسی ڕاستەقینەی خۆی پێشکەش بکات. ئەمە ڕووداوێکی گرنگە لە یاری سوپەری ئەوروپی ئەمشەو. زۆرێک لە ئاماژەکان بۆ دەچن کە مباپێ لە پێگاتەی سەرەکی بێ. تۆزێ نازام ینی تۆزێ قورسە تۆ یەکسەر بێ لە پێگاتی سەرکی لەبێ خۆتانزانن مباپێ پشووی خۆی هەبوو، تەنها هەمووی پێشتریش باسم کرد 5 بەشە ڕاهێنانی لەگەڵ ڕیال مەدریددا کردو بە کۆی گشتی تا ئامادەکردنی ئەم یاری سوپەرە 5 بەشە ڕاهێنانی لەگەڵ تیمی ڕیال مەدریددا ئەنجامداوە و بەشداری یاری سوپەری ئەوروپا دەکات. بۆیە یاریکردنی لە پێگاتی سەرەکی بارودۆخێکی قورسە، بەڵامیترەوە هەڵسەنگاندنی ڕایەنەرە لە ڕاهێنانەکانە ئایا مباپێ و ئاستەی دروست کردووە، ئایا مباپێ ئەو گونجاندنەی دروست کردووە کە ئەنشڵۆتی ڕاستە و خۆ بێت لەم یاریەدا لە پێگاتی سەرەکی یاری پێ بکە. ئەو وەڵامەکە ئێمە ئەمشەو لە یارەکە دەبینە گەرچی زۆربەی زۆری راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە کیلیان مباپێ لە پێگاتی سەرەکی ڕیال مەدرید دیاری دەکات. ئەمە سەبارەت بەوەی فۆکسی هاندەران یاخود بینەرانی فوتبۆڵ لەسەر ئەم یاریەچێت. ئەگەر بچمە سەر ناوەڕۆشی یارێکە، طبعاً مانەوێ نەمانەوێ ئەبێ ڕاستیەک بڵین ڕیال مەدرید بەبێ یاریزانێکە کە چەند ساڵێکە 10 ساڵ سەرکردایەتی هێڵی ناوەندی ئەم تیپەی کرد و دامەزراوەیەشیا بە هێڵی ناوەندی ئەم تیپە کەویش تۆنی کرۆسی ئەڵمانی بوو. ئێستا ڕیال مەدرید بەبێ تۆنی کرۆس. بۆیە گونجاندنی یاریزانێک لەو مەرکەزەیە ڕاستەوخۆ یعنی کارێکی زۆر قورسە تۆ بتوانانی ڕاستەوخۆ بتوانی کاریگەری کروس لە تیپەکە دانێڵی، بەڵام بەپی مروری زەمن بەپی تێپەڕبوونی چەند مانگێک ئەتوانین بڵین ڕیال مەدرید بەسەرم دۆخەیە زاڵ دەبێت. لێرەدا گرەوەکان بەوە ئەکرێ ئایا ڕیال مەدرید هەمان پێگاتی وەرزی ڕابردوو یاری دەکاتەوە کە پلانی یاریکردنی 4-3-3 ئایا ڕۆدریگۆ دەبێتە یاریزانی یەدەک کە بیرمان نەچێ مێنسە کاماڤینگاش تووشی پێکان هاتووە. ئایا ڕۆدریگۆ دەبێتە یاریزانی یەدەک؟ ئایا بێلینگهام ناگەڕێتەوە شوێنەی کە لە دۆرتمۆند و لە کاردیف و لە هەڵبژاردنی ئینگلتەرا پێشتر یاری لێ دەکرد؟ ئایا ڕیال مەدرید لەسەر پلانی 4-3-3 خۆی دەمێنێتەوە یاخود دەبێتە پلانی 4-2-3-1؟ ئێستا من باسیەوەتان بۆ بکەم لەبەرەوەی خۆی کارلۆ ئەنشڵۆتی لە کۆنگرێ ڕۆژنامەوانی پێش دەستپێکی وەرز ئاماژەی بۆ کرد. ئێمە پێشتر 4-4-2-4-3-3 زۆر ئاعتیمادمان سەر کردەوە، بەڵام ئەم ساڵ پلانی 4-2-3-1 ژێشێکە لە بژاردەکانمان. با بزانین لە 4-2-3-1 چی مەبەستی چیە لە ئەنشڵۆتی لەوەی کا لە 4-2-3-1 سەیریکە. باسی من دۆخی ئێستا بۆ کە ئەمە یاریزانێکی ئێستا بەردەستن. ئەگەر ڕیال مەدرید پلانی 4-3-3 بێ، ئەگەر ڕیال مەدرید پلانی 4-3-3 بێ، ئۆتۆماتیکی کۆرتوا، میلیتاو، ڕۆدیگێر، فەرلان مندی، کارفاخاڵ ئەمە 4 بەرگریەکەی ڕیال مەدریدن. ناوەندی لە 4-3-3 پێک دێ لە چێ پێک دێ لە چوامینی، ڤالڤێردی، ئەوەی کە هەیە بە ئەگەرێکی زۆر
بێلینگهام بێتەوە مەرکەزەی کە کڕۆز یاری لێ دەکرد یاخودەوەتە دەگۆڕێتەوە بۆچی مۆدریچ ڤالڤێردی دێتەوە باڵی چەپ شوێنەکەی کروس مۆدریچ لە باڵی ڕاستی خۆیەوە یاری دەکات ئەو کاتە سیانەی هێرشبەری بریتیە بن لە کێ سێ ئەگەراتمانەیە ڤینیسیۆس و ڕۆدریگۆ و بێلینگام یاخود بێلینگام و ڤینیسیۆس و هەروەها مباپێ واتە ڕۆدریگۆ بێتە یاریزانی هێدەک بژاردەی سێم لەوەیە چییە پێکاتەکە دەبێتە 4-2-3 چۆن ئەو چوارەی بەرگری کە باسمان کرد وەکو خۆی دەمێنێتەوانێ لەم کاتەدا مۆدریچ دەبرێتە دەرەوەی پلانەکە مۆدریچ دەبرێتە دەرەوەی پلانەکە ڤالڤێردی و چوامینی لە هێڵی ناوەندا یاری دەکەن یاخودەوە تاگەر ڤالڤێردی یارینەکە مۆدریچ شوێنی یاریەکە دووباڵی هێرشبەری چی لێت ڤینیسیۆس ڕۆدریگۆ لەم کاتەدا هەردوو یاریزانەکە سەرەکیە بن ڤینیسیۆس و ڕۆدریگۆ دووچان لە باڵی سەرەکی یاری دەکەن و مباپێ دەبێتە هێرشبەر لێرەدا ئەها ئەو کاتەی گواردیۆلا لە بەرشەلۆنا دەهاو میسی دەجێڕابن هەموو یاریگاکەدا و حڕی دەکرد بە هەموو یاریگاکەدا بەشکە خزمەتی تیپەکەی بکەوە مێسیش درێخی نەیە کرد خزمەتی بەرشلۆنەی دەکرد ئەم ڕۆڵە دەدرێت بە بێلینگهام ئەم ڕۆڵە لە ڕیاڵ مەدریددا دەدرێتە بێلینگام بێلینگام یاریزانێکی گەنجە لیاقەیەکی زۆر باشیە و توانایەکی هوەری زۆر بەرزیەیە و جوڵەیەکی زۆر باشەکە لە یاریگایە بەبێ تۆپ و بە تۆپاوانێ بۆیە ئەکرێ ڕیاڵ مەدرید گەورەترین سوود لە یاریکردنی لە شوێنی ژمارەدە لە بێلینگهام وەربگرێ واتە پلانی 4-2-3 جوانترین و باشترین بژاردە بێت بۆیانەی ڕیاڵ مەدرید چونکە بۆ تۆ بێخەمی لا بەرگری ئەنی دیقەت بدە ڕۆدریگۆ یاریزانێکە یارمەتیدانێکی زۆر باشیە لە گەڕانەوە ڕۆدریگۆ بۆ باسەکەم بەڵام ڤینیسیۆس و مباپێت ئەو سیفاتیان تیانە بێلینگامیش کەسێکە کاوکاری یاریزانەکانی دوا زۆر دەکات تۆ ڕاگررتنی هەڵێ ناوەندداوە بە دوو یاریزان کە لە باشترین ئاسیاندان لە لووتکەی ئاسیاندان و ینی ڕۆدری لەوان باشترە واز لە ڕۆدری بێنە ینی ئەمانە باشترینەکانن لە دوای ڕۆدریەوان ئەویش چێ و چێن چوامینی و ڤالڤێردی بۆیە بەم دۆخە بەم پلانی 4-2-3 من پێم وایە هێڵی بەرگری ڕیاڵ مەدریدیش لە ئۆقرەیەکی زیاترە و لە هێمنێکی زیاترا بێ لەوەی کە چۆن ڕوبەڕوو دەبێتەوە لێرەوە پلانەکان دەردەکەون و لێرەوە ئێمە دەزانین ڕاهێنەر بە چ پلانە یاری دەکات وەکو وتم بژاردەکانی یاریکردنی ڕیاڵ مەدرید بەم جۆرێ لەسەر سەرکەوتنی مباپێ لە ڕیاڵ مەدرید یاخودەوە تا شکست خواردنی مباپێ لە ڕیاڵ مەدریددا کە ئەمە قسەیەکە زۆر کەس دەیکات ئەنشڵۆتی وەڵامێکی زۆر جوانی دایە بەوەی کە ئەکرێت تۆ یاریزانێک کە پێشتری ژە من پێوتن ئەکرێ یاریزانێک تۆ هەموو یاریەگواریت بێ بۆ گۆڵ و ئەگەرێکی زۆر هەبێ یەکەم گۆڵی یارەکە تۆمار بکات تۆ بڵی منی سفادەی لێ ناکەم ئەم شتە لەگەڵ شتێکی ینی ئەگەر بە ژیرانە بیر بکەیتەوە یەک ناگرێتەوە بەڵام لە دیوی فوتبۆڵە ئێمە بارودۆخێکی ترمانەیە پێوترا گلاکتیکۆس چی بوو ئەو بوو کە ئەو کاتە بوو کە بێکام و زیدان و ڕۆناڵدۆ و فیگۆ و یعنی زۆربەی زۆری ئەستێرەکان لە مایکل ئۆین و لەم تیپای یاریان دەکرد لەیانی ڕیاڵ مەدریددا یاریان دەکرد و سەرڕایەوەی ڕانەر بە دوای ڕانەریش کە سەرپەرشتی دەکردن گۆڕانکاری پێداداهات لە دیلبۆسیۆ و دواتر بۆ کاپیلۆ و خواندی ڕامۆس و لۆکسۆمبۆرگۆ تە چەندین ڕانەری گۆڕی بەڵام دیقەت بدەن سریەم بارودۆخەکەن لە گلاکتیکۆساکە بوو بێکام گەورەی ئینگلتەرا بوو کە ئینگلتەرا خۆی بە گەورەی تۆپی پێزانانی فیگۆ گەورەی پورتوگال بوو کە و سەردەمەی پورتوگالی تر لە سەردەمی گەشانەوەیە بۆ هەمووان لە ستایشی پورتوگالا بوون زیدان سەرداری ئەوروپا و فەڕەنسا و جیانیان بوو ڕۆناڵدۆی بەرازیل فیتنەی تۆپی پێ وەکو فیتنەی تۆپی پێ ناویانەیەندا ئۆ مایکلۆین وەکو یەکێک لە باشترین هێرشبەرەکانە تو ئیدارەدانی ئەمانە زۆر قورسە و هەمووشی باستێری یاتوونەتە ڕیاڵ مەدریدۆ بەڵام ئێستا دۆخەکە پێچەوانێ سەریکە چۆنە ئێستا دۆخەکە ڤینیسیۆس پێش ڕیاڵ مەدرید لەکوێی تۆپی پێ بوو
بەڵام ئێمە لە ڕابردوو بێکام و فیگۆ و زیدان و مایکلۆین و ڕۆناڵدۆی بەرازیلیش خاوەنی سەروەری بوون لە تۆپی پێە سەریە و بەراوردەکە ڕۆدریگۆ لەکوێ تۆپی پێ بوو ئەوانی دیکە لەکوێ بوون بێلینگام ڕاستە بێلینگام بە 103 ملیۆن هاتۆتە ڕیاڵ مەدریدەوە و ڕاستە لە دۆرتمۆند ئاسێکی بەرزی پێشکەشووە بەڵام لە هیچ نوسخەیەکی بێلینگامە لە کاردیفا لە ئینگلتەرا لە دۆرتمۆندا ئێمە بیلینگامێکی هێندە پێرفێکت و گۆڵکەر و ناوازە و فول مواصفاتمان نەبینیوە کەواتە ئەو شانازێکی ئێستش بێلینگامەیەتی کە ناوێنرێ ڕیاڵ مەدرید پێی بەخشیوە ڤینیسیۆس ڕیاڵ مەدرید پێی بەخشیوە ڕۆدریگۆ ڕیاڵ مەدرید پێی بەخشیوە ڤالڤێردی ڕیاڵ مەدرید پێی بەخشیوە چوامینی یەکێک بوو لە یاریزانە پێرفێکتەکان کاتۆتە ڕیاڵ مەدرید و توانێتی پارێزگاری لاسی پێرفێکتی خۆی بکە کارفاغاڵ هی خۆی بۆ ینی ڕۆدیگێر بە ئاسێکی بەرز وێناوێتی میلیتاو لە پۆرت و وێناوێتی کە چەند ساڵێکە خزمەتی ئەم تیپاکە کۆرتوای باز بەرزی یعنی ها یاریزان تا یاریزان دۆخەکەی گۆڕێ بەڵام هەموو ئەم ناوانەی من ناوم هێنا هەموو ئەم ناوانە کە تا ئێستا بەس ناوی مباپێم نێناوە بۆ جیاوازترە لەبەرەوەی ئەمەی کە باسم کرد بۆ یاریزانەکانی دیکە دۆخێکی جیاوازە بەڵام کە بیتە سەر باسی مباپێ دۆخێکی جیاوازە چونکە مباپێ وەکو ئەو یاریزانانەی سەردەمی گلاکتیکۆس هاتۆتە ڕیاڵ مەدرید وەکو ئەو یاریزانەی سەردەمی گلاکتیکۆس کە هەموو ئەستێرەکان ڕوان کردە ڕیاڵ مەدرید کەواتە من جارێ باز لە دەیاریزانەکە دەکەم ئەم دەیاریزانە لەژێر سێبەری ڕاهێنەرێکان کە دەزانێت چۆن مامەڵەیان لەگەڵ بکات کە دەزانێت چۆن بەڕێوەیانەوە بەرێ کە دەزانێت بەهرە و توانەکانیان چییە وە چیان پێ پێشکەشیکەن لە یاریگادا تاوای پێشکەشی تیپەکەی بکەن بۆیە لە ڕیاڵ مەدریددا سنوور هەیە واتە ئاستی خۆتە دێ ڤینی لە کۆتایەکانی وەرزی ڕابردوو چەند یاریەک هەڵی کرد بوو بەو یاریزانەی کە دەبرایە دەرەوە لە پێگاتی ڕیاڵ مەدرید بێلینگام چەند یاریەک خراپ بوو دەبرایە دەرەوە لە ڕیاڵ مەدرید هایەوە دیقەتی یارەکانی کۆتایی بن ڤینیسیۆس سێ چوار یاری ئەمەی جەر ئاژاوەیە نایوانێ بەڵامی ترەوە لەگەڵ دۆخەکە لێ کرد بەڵام کە ئەبوو بە زیان بۆ تیپەکە ڤینیسیۆس دەبرایە دەرە تا یەک دوو جاریان ناڕەزایی نیشاندا بەڵام نییە لە ڕیاڵ مەدرید سەقفێکت هەیە تۆ ناتوانین ینی لە ژێرم سەقفە بچیتە دەرەوانێ بۆیە هەمویان ئەم پابەندیە وای لێ کردوون کە ئەو پەڕی توانە و جوودی خۆیان بکەن بەڵام یاریزانێکی پێچەوانەمانەیە ویشکیلیان مباپێ بەڵام سریکەن ڕیاڵ مەدرید چۆن مباپێ هێناوە ئەو شیرینی گرێبەستەی کە پێشتر لە بەرامبەر هەڵوەشانەوەی گرێبەستەکەی لە بەرامبەر کۆتایەتنی گرێبەستەکەی لەگەڵ پاریس سەن ژەرمان و واژووکردنی گرێبەست لەگەڵ ڕیاڵ مەدریددا کە مباپێ دەبوو وەری بگرێت لە 2 ساڵ لەمەوبەرە ئەوەی لە دەستچوو تەنها ئەو پارەیە کە بۆ فایزە عەماری و باوکی مباپێ نراوە لەگەڵ بڕەپارێکی کەم بۆ مباپێ واتە ئەگەر 100 ملیۆن دانرابێ بۆ مباپی وەکو شیرینی گرێبەست ئەم سڵەیە بوو بە 30 ملیۆن تەسڵا هەفتا داوەسی موچەکەی ساڵی 2022 بەپی پۆستەکانی ڕۆمانۆ بڕیار وا بوو مباپێ بەرامبەر موچەی ساڵانەی 35 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕیزەکانی ڕیاڵ مەدریدەوە بکات بەڵام ئەم جارە کە ڕیاڵ مەدرید گرێبەستی لەگەڵ مباپێ کردووە بە ئاشکرا پێ ڕاگەاندووە وتوێتی موچەکەی تۆ لە بێلینگام و لە ڤینیسیۆس زیاتر نابێواتە ئەو پەڕی دەگاتە 20 ملیۆن یۆرۆی ساڵانە ئەمە پێچەوانەیە لەگەڵەوانەی ڕابردوو ئەمە پێچەوانەیە لەگەڵ کۆمەڵی گلاکتیکۆس بۆیە مباپی ناتوانێ وەکووانێ چونکە پابند کراوە بە کۆمەڵی خاڵەوە تا هاتووە درێسی ڕیاڵ مەدریدی پۆشیوە لە ڕووی وەرزشیەکە شەوانێ شتەکە زۆر پێچوانێ ئەم دۆخە ساڵی 2022 ڕیاڵ مەدرید پێویستی بێنانی مباپێ بوو بۆی کە تیپەکەی لە گەشە و لە بەردەوامی بمێنێتەوە بەڵام نەیهێنا پاشە بەس ئەم جارەیان مباپی پێویستی بە ڕیاڵ مەدرید بۆ ڕیاڵ مەدرید لێیکی کەم نییە بەم پێگاتەیە کە هەیەی بە پێوی پارێکی زۆریشی سەرف کردوێ پاڵەوانی خولی ئیسپانی بووە پاڵەوانی سوپەری ئیسپانی بووە و پاڵەوانی چامپیۆنزیگیش بووە لە گەورەکانی وەکو بایرن و مانچستەر سیتی بردووەتەوانێ
لە چێلسی بردوتەوە خۆ یعنی ئەنجام لەمە باشتر نییە، دەستکەوت لەمە باشتر بوونی نییە، بە تو چی دەوێت لەمە بە زیاتر و لەمە باشتر؟ کەواتە دۆخی ئەم جارە جیاوازە و مباپێ ئەو یاریزانە بوو کە پێویستی بە ڕیال مەدرید. من کۆمەڵی خاڵ بوو کە ویستم لەسەر ڕیال مەدرید قسەی لەسەر بکەم. لە بەرامبەردا ئەتڵەنتاکەی گاسپرینی من بەداخم بۆی کە ڕاهێنەرێک هێندە ماندوو بێ لەگەڵ تیپێکا و هێندە ڕۆڵیە بێ لە دروستکردنی یاریزان و لە پێگاننی یاریزان، بەڵام کاتێک دیتە سەر پاڵاوانێتیشی گەورەسە بۆ نمونە ئەم شەو مێژوویشی گەورەیە بۆ ئەتڵەنتا لە ڕیال مەدرید بێتەوە سوپەری ئەوروپی لە سەحساب بەرێتەوە. بەڵام سیرەکەی یەکێک لە گرنگترین یاریزانەکانی ناوەندی کە کۆمپینەرسی هۆڵەندیە ئەوە تا تەوەلا بۆ لە تیپەکاڵ ئەچمە یۆڤانتۆس. ینی تۆ ئەمە چی لە ڕانەرەکە؟ ئەمە یعنی ڕانەر دۆخێکی نەخوازەوە بۆ ڕانەر دروستەکە لە گەرمەی دەستپێکی ئامادەکارەکان بۆ وەرزینوێ تۆ هێرش بەرە سەرڕمەکە تووشی پێکانەکە ڕاستەگرێ بەسی جێگرەوە ئەنجامداوە، بەڵام تۆ گونجاندنی یاریزانێک زۆری دەوێت. هاتی بۆری کاپنی پێشوت ڕیزەکانی یانەکەی جێشتۆ پەیوەندی بەیانێ ڕینەوە کردەوە، واتە گۆڕانکاری لە تیپەکەتدا ڕووی داوە و تۆ ئەدادەکە وەکو پێویست نییە لە کاتێک هاتووی ڕاستەخۆ یاریی گەورە بەرامبەر بە ڕیال مەدرید ئەنجام. ئەتڵەنتا ئەو تیپەیە کە ناسنامەی دیاریکردنی دیاریکراوە و تیپێکە زۆر پشت بە کەرەستەکانیش نابەستێ و دەتوانێت داسێکی ناوازە پێشکەش بکە، بەڵام دۆخی ئەم شەوی بەرامبەر بە ڕیال مەدرید دۆخێکی قورس دەبێت و من بڕوام وایە گەر کۆمپینەرس و هەروەها سکاماکە گەر وجودیان هەبووە لەگەڵم پێگاتەیە و مانەوەیان نەبووە لە ئەتڵەنتا یارەکە زۆر قورستر بووە بۆ ڕیال مەدرید. بەڵام دابڕانی ئەم یاریزانانە کە لە یانی تۆ سەریکە ئەم شەو یەکێک لە گەرەکان لە هێڵی بەرگری کاریکا سعید کۆلاسیناکی بۆسنیە کە یاری بکات لە پێگاتی ئەتڵەنتا. ئێدە تۆرە کۆلاسیناک بێنەوە پێشچوی خۆ چەند ساڵ لەمەوە بەر لە ئارسیناڵا چه ئاسێکی خراپیە بوو لە شاڵگە وکو پێویست نەبوو. تۆ یەی باسی چی ئەەکەی کە پارێزگاری لە دڵی بەرگری ئەتڵەنتا بکات لە میارێدا بۆ لەبەری تیپەکە یاریزانی کەم بۆتەوانە یاریزانی یاوشێوەی ڕابردوو نەماوە بۆیە بارودۆخەکە بەم جۆرن. بەڵام من پێم وایە ئەتڵەنتا ئەتوانێت یاریی گەورە بەرامبەر بە ڕیال مەدرید بکە بۆ بە شێوەیەکی باش و بەهێز لە سوپەری ئەوروپی بەرامبەر بە ڕیال مەدرید دەرکێ. کۆمنتەکانیەوە لە یاد ناکەم ئەو پرسیارانەی کە هەتان بێ دەمێ وەڵامی بەمەوە. سڵاو لێوەش کاکە بیلال هەواقاراتی هێمن. کاک محەممەد قادر ئەڵێ ڕیال مەدرید باشترین تیپی هەیە بەس لە بەرگری کێشەی چەقیە میلیتاو ئاستی داوەزیوە، بەڵێ میلیتاوی ڕابردوو ئاستی داوەزیوە، بەڵام ئێستا میلیتاو بەشداری کۆپا ئەمریکای کردووە و بەشداری ئامادەکارەکانی وەرزی لەگەڵ ڕیال مەدریددا کردووە، بۆ ئێستا میلیتاوێکی نوێ ئامادەیە بۆ ڕیال مەدرید. کاک بیلال ئەڵێ ڕیال مەدرید یانەی یاریە کۆتاییەکانە تیپێکی ترسناک ئەتڵەنتا یاری جەماعیەکە. کاک محەممەد دەڵێ گولەر خزمەتی زیاترەکە بە ڕیال مەدرید تاوەکو ڕۆدریگۆ. کاگیواڵێ ڕیال خاڵی لاوازیە لە یاری ئەمڕۆ، پێت وانییە زیرەکی ئەنشلۆتی لە ڕێخستنی مباپی و ڤینیسیۆس لە نێو هێڵی یاریگاوەکو پێگاتا و سنگێک دروست بکاتن لە هێڵی پێشەوە ئەنشلۆتی. وەڵا کاگی وا دڵنیا بە لەوەی کە هێنانی مباپێ لەم تەوقیتەدا کە ڕیال مەدرید پاڵەوانی چامپیۆنز لیگ و پاڵەوانی لیگە بووە بۆوەیە کە گونجاندنێکی تەواو لەگەڵ تیپەکەتا دروستکە و هیچ ڕایەنەرێکیش لە ئەنشلۆتی باشتر نییە بۆ گونجاندنی یاریزان لە پێگاتەکەیە، چونکە هەرگیز ناڕەزایی لە بوونی یاریزانەکان نییە، وەرگیز ناڕەزایی لە کواڵیتی یاریزانەکان نییە و دەتوانێت هەموو ئەوەی کە لەتوانای یاریزانەکە لی دەرکا و پێشکەشی بکە. لە نمونەی ڕابردوو وەرزی ڕابردوو خۆسیلۆ ئەو یاریزانە بوو کە 7 گۆڵی بۆ ڕیال مەدرید تۆمار کرد بوو، خۆسیلۆ 7 گۆڵ بۆ ڕیال مەدرید تۆمار بکە، ئەبێت تێبگەی لەم بابەتە. بۆیە ڕیال مەدرید دیش بەم هۆکارەیە ئێستا مباپێ ناتاوی تا 2 ساڵی دیکە بە تاوی کانشلۆتیش ڕیال مەدریدی بەجێهێشت و ڕانەراتی ڕیال مەدریدی بەجێهێشت دۆخەکە دۆخێکی پێچەوە نەبێ. تیکی تاکاژیان نۆ کۆمنت. کاگالیێڵێ کاک محەممەد پێ دوای مباپێ لە سەر ڕم سەرکەوتو بێر وەڵام من پێم وایە مباپێ لە هەر مەرکەزێکی یاریگادا یاری بکە ئەمدا یاریزانێکی پێرفێکتە سەرکەوتووە بێ. شێخ ڕێباس
ئەوە پێگاتی ڕیال مەدریدی داناوە خۆتان بچن بیخوێندنەوەنێ کاکە حوسێن ئەڵێ ئەندرێک و یاریزانی سەرکی پشتی پێ دەبەسێ بە هیچ جۆرە ئەندرێک نابێت و یاریزانی سەرکی پشتی پێ بەسترێەوە بگرە کەمترین ڕێژەی بەشداریکردنی شێبێت چونکە زۆر قورسە بتوانێت ڤینیسیۆس و سێریکە ئەنشلۆتی کێشەی نییە لەوەی کە کێ لە باڵی چەپ یاریەکە ڤینیسیۆس یاری مانچستەر سیتی هەر دویارەکەی مانچستەر سیتی لە باڵی چەپی هێرشبەریەوە یاری نەکرد هەر دویارەکە ڕۆدریگۆ لەو باڵە یاریان کە ڕۆدریگۆ بێلینگام ڤینیسیۆس زیاتر وەکو هێرشبەرێکی وەهمی دەرەکەوە دەگۆڕێت لە ڕیال مەدریددا سابتی نییە لەو هێڵە و لەمە وابێ وابێ بۆی هەیە بگۆڕێ بۆیە مباپێ بچێتە وێڵە بۆی هەیە ڤینیسیۆس لەو هێڵە بێ ئەو کاگۆڤارە لە 6-0 بۆ ڕیال جێگەی تۆنی کرۆس بە ئاسانی پڕ نابێتەوە مە ڕاستیکی حاشا هەڵنەگرە ئەزیزەکەم ینی تۆ بتێت شوێنی یاریزانە کە 10 ساڵەم تیپە و بەڕێوە بەرە و بە پاسە ناوازەکانی و بەڕاگرتنە ناوازەکانی کە تیپی سەرکرداتی کردووە قورس دەبێت بەڵام بۆ ڕیال مەدرید ئاسان دەبێت چونکە ڕیال مەدرید تیپێکە یاری بە کۆمەڵ دەکات و تیپێکە ئاتیمادی لەسەر یەک یاریزان نییە و ڕایەنەرێکی بازمونیە کە دەزانێت چۆن جێگرەوەکان بۆ یاریزانەکان دەستیشان بکە ئێوە بیرتانە وەرزی ڕابردوو کە بەرگریکارەکانی ڕیال مەدرید تووشی پێکان هاتن هەمووان وتیان ڕیال مەدرید دەبێم گرێ بەستە بکە و ڕیال مەدرید دوای لێ و ڕیال مەدرید بەرەو وێرانی دەچێ و ڕیال مەدرید ئاوا هەموو قسانە دەکرا خۆ بیرتانە بەڵام ئەو هاو چوامینی کردە دڵی بەرگری کارفاقاڵی کردە دڵی بەرگری و نەشیەژی چی و قسانە سەر بگرێ و سەرکرداتی ڕیال مەدریدیشی کرد بە بردنەوەی سوپەری ئەوروپی و چامپیۆنز لیگ و لالیگاش کاکە حەمەد دەڵێ دڵنیام ڕیال دەبێتەوە کاک محەممەد قاسم ئەڵێ مباپێ چ سوودێکی دەبێت بۆ ڕیال مەدریددا نابێتە زەرەر بۆیانەکە سڵاو لە تۆش سۆمی بۆچی مباپێ بێ بە زیان بۆ ڕیال مەدرید بۆچی لەبەر چ شتێک ئەوە تا ڕیال مەدرید ڕاگەندرایکی بڵاو کردەوە لێدانی سزا بە ڤینیسیۆس جۆنیۆرە کەواتە مباپێ بێ پابەند بێ پێوی من پێم وتی مباپێ 2022 بەهاتایەتە ڕیال مەدرید ئەبوایە سەرکردەی یەکەم یەم تیپە بووە چونکە ڕیال مەدرید ئەو کات مباپێ دەویست بەڵام ئێستا پێچەوانە بوو کاکە خۆ تۆ زانی حکومەتی فەڕەنسا و حکومەتی قەتەر و هەموو هاتنە سەر قەدەم جارە بەس مباپێ لە پاریس سەن ژەرمان بمێنێتەوە بەڵام مباپێ قوبوڵی نەبوو گرێبەستی یانەکانی لیڤەرپوڵ و یعنی ئارتیتا زۆر باش کراوتی کاکە ئەم کوڕە خەونێکی وتی بۆ باسیەوەکەن مباپێ گرێ دەن و بارسیناڵەوە ئەم کوڕە خەونێکی هەموو کەس زانێت دوای خەونەکەی خۆیەکەوێ مباپێ خۆی ڕیال مەدریدی ویستووە و خۆشی ناچارە هەموو شتێک قوبوڵ بکە بۆی لە ڕیال مەدریددا جێگەی بێتەوە بۆی خەونەکەی بەدی بێنێ بۆی بەو دەستکەوتانە بگا کە خۆی ئامانجێتی بۆی درێسی ڕیال مەدرید پۆشێ برا مباپێ بۆ زیان لە ڕیال مەدرید بکە یاریزانێک 2 ساڵ پێشەوەی بێتە ئەم تیپەوە سوور ئەزانەیەتە ئەم تیپەوە چووە زمانێکی ئیسپانی تەواو فێر بووە هەر لە کۆنگری ڕۆژنامەنووسیم لە ناساندنیا بە ئیسپانی لەگەڵ هاندەرانە قسەی کردووە کە قورسترین شت بۆ یاریزانەکان کە دەڕۆنە تیپێکی دیکە یا وڵاتێکی دیکە زمانە بەڵام ئەم پێشوەختە زمانێکی گەورەی ئیسپانی فێر بووە بۆچی ئەبێتە کێشە بۆ ڕیال مەدرید بەڵکو بگرە ئێستا مباپێ پێویستی بە ڕیال مەدرید و هەرم پێویستیە ژوای کردووە کە هەر پێشتر فێری زمانی ئیسپانی بێ و موچەوە مشتێکیشی لە چاو ڕابردووە کەمتر بێ و نە وەڵامی حکومەتی قەتەریەوە نە وەڵامی حکومەتی فەڕەنسایەوە لە پێناو بەدیهێنانی خەونەکەی کەویش پۆشینی درێسی ڕیال مەدرید بۆ بۆیە ناکرێت تۆ گرە بەم یاریزانەوە بکەی بڵێ لە ڕیال مەدریددا سەرکەوتو نابێ ئەگەر باشترین یاریزانی جیانیش دیاریکەی لە ئێستەی فوتبۆڵ یاریزانێک کە زۆر زۆر ئاتیمادی لەسەر بێ مباپێ لە ڕیزی سێ باشترینەکەیە بۆیە بێ تۆ شانازی بکەی بۆی کە خاوەنی ئەم یاریزانەی شیکاری وەرشی لێرەدا بە کۆتا دێنم شاد و کامران بنخواتان لەگەڵ